پروژه زۆر سایتکردنی چۆمان حاجەمەران ماوەی زیاتر لە 14 ساڵە بڕیاری لێ درراوە تاکو ئێستا سێ کۆمپانیا ئیشیان لەسەر کردووە زیان لێهێناوە بە بیانی و قەیرانی دارایی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان تەنیا 4 ساڵەوە بەڵام زیاتر لە 14 ساڵە ئەم پرۆژەیە بە بیانووی قەیرانی دارایی ڕائەجرێت و بەشێکی ئەکرێت و بەشەکەی تکەی واز لێدینی پرۆژەکە نزیکی 18 کیلومترە ئەکرا ئەم پرۆژەیە بە بیانووی قەیرانی دارایی ڕانەجێڕێ و بەشێک لە داهاتی گومرگی عاجۆمەران کە بەداهاتێکی زۆر و زەوەندی هەیە بەشێک لەو داهاتە جیاب بکەنەوە بکرێتە خزمەتی پرۆژەکەەوە پرۆژەکەی پێتەوە بکرێت. زۆر گرفتی دروستکردە چەندە ساڵە بودجەی جیازیای بۆ دەرچووە تاکوی ئێستا حکوومەتی هەرێم بە بیانووی نەبوونی بودجە یان سەختی ڕێگاکە نەیتوانیە تاکوی ئێستا و پرۆژەیە جێبەجێ بکە. ئێستا ژەڵێن لە یەکی یەک ڕادەست پێکرێ هیوادارم ئەو جارە دوا بڕیاری حکوومەتی هەرێم بتوانێت ئەو جادە تەواو بکە لەبەرەوەی جادەیەکە هەم گەشتیاران هەم بازرگان هەم هاوڵاتی سوودی لێبی تەنانەت بازرگانێکی زۆری لەسرە حکوومەتی هەرێم دەوات لە مێژ بە جادەی تەواو کردبە بەڵام نازانم بۆ تاکوی ئێستا هیچ هاوکاری ئەو ڕێگایە نەبووە تا ئێستا ئەو جادە تەواو بکرێت. هیوادارم ئەو جارە دوا بڕیار بیت و دوا بودجە بێ لەبەرەوەی چەندەها جارە بودجەی بۆ دەرەچێت و نازانین جارەکە تەواوی نەبودجەکەش ئەمێنێ هیوادارین ئەو جارە تەواو بکرێت. کاکە 14 ساڵ ئەو جارە دەست پێکرایە بە عەساب ئێستا دیار نییە چەند کرایە چەند نەکرایە لۆ نمونە 2 ساڵە لە ماڵێمە لێیاندایە بەتەمابوون بکەن هەبەس لێیاندایە و خراپیان کردێ و چاچیان نەکردەوە هیچ قەرەبوو شتیش نییە ئەوە زۆر لێ ئەژدەن بەسەر چاوان بەس گرینگە ئەو قەرەبووی ئەو خەڵکەی بکەنەوە پێویستە نەک جاهاری بۆ بەجێ بێڵن و تەواو بڕۆن جادەی عاجۆمەران سۆرانی زۆر زەرورە پێویستە بکرێ لەو سۆران چۆمان بەرتەسکە جادەشی زۆر خراپە عادیسەی زۆر لێ قەومێ زۆر پێویستە ئیشەکەی بکەن هیوادارن زوو بەزووترین کات بکرێت قەرەبووی خەڵکیش بکرێتەوە وتی ئەو جادەش بوویتە مەسەڵەن منتیقە بوویتە گەشتیاری زیاتر قەڵەباڵغ بووە عادیسە زۆرتر بووە عادیسە زۆرتر بێ قەڵەباڵغا پێویستە زۆر زەرورە ئەو جادەی بەزووترین چاک بکەن. مسایفی زۆر دێتیان تەنعاشان لێ ئەەکەن تەنعاشمان عشان جادەیان تێکادا حکوومەتیش وەڵفەتەوەی نادا و جادەکاری شەڕیایی زمانی سەدامی پێویستە گە چاپکە بەس ئەگە چانەکە دەستەڵاتن نییە ناوڵا پێویستە حکوومەت چاپکە بەس حکوومەت خۆمە پێچاناوی کاکەمە پارە نییە.